ڕۆژتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە شارە جوانەکەی سلێمانیەوە بە دیدارتان شادەبم. ئەمەوێ لەم شارەوە کە ڕەنگە زۆری نەچنی بێتەوە بەڵام کەمی نەبەخشیەوە بە کوردستان و کوردایەتی ئەم شەو باز لە کوردناسی بکەین. لەم شوێنە جوانەوە کە زانکۆی ئەمریکیە و ساڵ نییە چەندین پرسی گرنگ و بەبایەخ نەوروژێنێت و چەندین کارکتەری توێژەر و پسپۆڕی جیاواز نەهێنێتە سلێمانی و کوردستان بۆ وروژاندنی چەندین باس و پرسی گرنگ کە کۆی ئەم چالاکی و هەوڵانە دوجار ئەڕژێتە ناو گۆم یا دەریای فراوانکردنی وشیاری ئینسانی کوردەوە بۆ خۆناسین دەوروبەرناسین. سبەی دیسان کۆنفرانسێکی تری دەوڵەمەندیان هەیە بە ناوی کۆنفرانسی کوردناسی کە ڕەنگە یەکێک لە ژیرانەترین هەوڵەکان بێ بە تایبەتی لەم ڕۆژگارە و لەم هەلومەرجوو لەم سەردەمەدا کە پرسی چارەسەر نەکراوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی پرسی فەڵەستین جارێکی تر هاتۆتەوە ناو سەر ساحەی گفتوگۆ سیاسیەکان و بۆتەوە بە مادەی مشتومڕ و مناقەشەی زۆرێک لەو وڵاتە زلهێزانەی کە لە ڕابردوودا پڕۆژەی ڕۆژهەڵاتی ناوین و ناوەڕاست بۆ خۆی بەڕاستی پرۆژەیەکی لۆکاڵی نەبووە بە قەدەرەوەی کە پرۆژەی ئەوان بووە. ئەم ڕۆژ بۆنی ئەوە ئەکرێت جارێکی تر بیر لەوە بکرێتەوە ئەم نەخشەیە دەستکاری بکرێتەوە. بۆیە ئەم شەو لەگەڵ میوانەکانم کە هەریەکە و پسپۆڕی ڕشتەی تایبەتمەندن نامەوێ وەکو چەمکێکی مجەڕەتی زانستی ئەکادیمی لە کوردناسی بدوێم. ئەزانم کوردناسی شوێنەوارناسی فەرهەنگ زمانناسی کەلەپور کۆی ئەم کایانە هەر هەموو یەگرێتەوە، بەڵام ئەگەر کۆی ئەم کایانە کەلوکۆم و ناتەواون ڕاستی دەرەنجامی پرسە سیاسیە گەورەکەیە کە چارەسەر نەکراوە. خۆشبەختانە ئەم زانکۆیە هەر لە لەدایکبوونیەوە ڕووداوێکی گرنگ بوو و زۆربەی ساڵانیش بەشداری دیدار و کۆنفرانسەکان یەکەم یا بە شێوەی زیندوو جۆم لێی گرتووە. لەدایکبوونی ئەم زانکۆیە بۆ سلێمانی ڕووداوێکی مێژووی بوو لەبەر ڕۆژگارێک بە تایبەتی لە بیستەکاندا کاتێک کە ئینگلیز لێرە بوون ئەوەی کە بیرەوەری کەسانی ئەو سەردەما خوێنمەوە کەسانێکی دەستە بژێر کە لە پەنجەکانی دەستێ پەڕ نەئەبوون ئینگلیزیان نەزانی، بەڵام خۆشبەختانە ئەم زانکۆیە کە لەدایک بوو هەزاران گەنجی تۆژەر و خوێنەواری پێشکەش بە سلێمانی و نەتەوەی کورد کرد کە ئەمڕۆ توانن ڕایەڵێکی باشتریان لەگەڵ دنیادا هەبێت، چونکە زمان ئەو پردی پەیوەندیەیە کە ئینسان نەتوانێت لە ڕێگایەوە گوزارش لە خۆی بکات. سبەینێ وەکوتم دەستپێکی کۆنفرانسەکەیانە، بۆیە ڕووداو لە ڕووداوە گرنگەکانی کوردستاندا بەبێ جیاوازی لەو شوێنەیەکە بۆ کورد گرنگە. ئەم شەویش میوانەکانیان خۆشبەختانە بەر لە کۆنفرانسەکە میوانی ڕووداون. ڕاستی نازانم من میوانی ئەوەم یا ئێوە میوانی منن، من لێرەم. بەخەراتنی ئەم خەڵکە خۆشەویستاکەم ئەم کچ و کوڕانە ئەم خوێنەوارانە ئەم قوتابی و خوێنکارانە سوپاس کە لەگەڵمانن. هیوادارم بتوانن بە پرسیارە جوانەکانتان و هۆشمەندی و زانخوازیەکانتان باسەکەمان دەوڵەمەند بکەن. هەڵبەتە وەکووتم میوانەکان میوانی گرنگن بە تایبەتی بەڕێز کاک ئێتکاشی ڕۆژنامەوان و فلیمسازێکی ناسراوی ئەمریکیە لە سلێمانی بەخێر بێت. هەروەها دکتۆر ماری لابرۆس کە وەکو کوردێکی لە هاتووە و خۆی بەڕێوەبەری دامەزراوی کەشکۆڵە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی. هەروەها دکتۆر فەرهاد شاکەلی کە ئەکادیمی و کوردپەروەر و ڕۆژنامەوان و ڕووناکبیرێکی دیاری کوردستانە. هەروەها کاک مایکل لیزنبەرگ زمانناس و کوردناس لەگەڵ خات و فاتمە سافچی نووسەر و شاعیر. بەخێراتن سەر چاوان سەرسەرم خۆشحاڵم. هەڵبەتە کاک دکتۆر بیلال خانەخوێ و سەرۆکی
ئەم زانکۆ جوان و کارایی کوردستانە هەمووتان بەخێراتن سپاس بۆ ئامادەبوونتان. ڕاستی حەزەکەم لە سەری خۆتا باسی گرنگی کۆنفرانسەکەتان بکەی بەڵام بە لەوانەوە دەست پێ بکەم وەکوتم تۆ خانەخوێی با لە ئێتکاشیەوە دەست پێ بکەم. جیهان کورد دەناسێت یان تەنیا دەستەبژێر و ناوەندە سیاسی و ئەکادیمیەکان زیاتر کورد دەناسن؟ کاتێک لە 1990 لەبارەی کوردەکانەوە فێر بووم، من پێشتر هەرگیز گوێم لەبارەی ئەوانەوە هیچم گوێ لێ نەبوو کە هەرچەندە دایک و باوکم خەڵکی بەغدا بوو. زانیاری کەمم لەسەر مێژووی عێراق بوو نزیکەی 30 ساڵێک بۆ ئێستا. دواتر جیهان لەبارەی کوردەوە زانیان بە تایبەتی لەبارەی بەهۆی کۆچکردن بۆ ئەوروپا و ئەمریکا، چونکە کوردەکان بە چەندین ململانێ و گرژیدا تێپەڕین. بۆیە هەستم کرد کە لە دەرەوەی ئەکادیمیا خەڵکی کورد و دۆزی کورد و گەیشتنە خەڵکانێکی زۆر لە 1990 من توێژینەوەم لەسەر کوردان کرد. من زۆر ئەمەم بە زۆر گرنگیەوە بینی. زۆر سپاس. بۆم گرنگە دەخوازم ئەس پڕ تعجب دەکەم گەلک کەیف خۆشم کە جەنابێتە دەگەل ئەڤەژی کە جەنابێتە هۆڵەندی لێ کورمانجیەکی پڕ باش دکاری باخەوی. دەخوازم بزانم ئایا وان کەسێن کە کورد دەناسن کوردستان ژی وەکی وڵات ناز دەکەن؟ من دەخواست ببێژم ببۆرە و ئەستنێ بە کورمانجی دەزانم، یعنی سۆرانی نازانم. من هەزەکەم بە سۆرانیش قسە بکەم. پرۆبلمێکی نینە پاشی سۆرانیژی فامدەکەی فێر دەبی سورمانجی. مژی دەخواست ببێژم کە ئەس تەنێ بە ڕسمی فیلۆزۆفم و تەنێ بە قاچەخی کورد ناسم. یعنی لە هۆڵاندا قەت کورد ناسی نەهاتیە دیتم وەکی دیسیپلینێکی ڕسمی. یعنی هەتا ئیرۆ ڕۆژهەڵات ناسی لە هۆڵاندادا و لە هەموو ئەوروپادا بە تایبەتی ji gora welat tê dîtin. Yani em bame mesela Türkolojî heye ji ber ku komara Tirkiye heye û Arab nasî heye ji ber ku welatên Arab heye henin û İran nasî heye ji ber ku welatekî bi navî İran heye û ji ber ku welatekî resmî Kurdistan tune Kurd nasiya resmî jî nehatiye ava kirin. Eve ptir زێدەتر سوچی کینە؟ سوچی کوردا چاوا دەبینی؟ ڕۆڵێ کوردا چاوا دەبینی؟ طبعا وەکێم هەموو دەزانن یعنی هەموو سە ساڵە بیستاندا gelek bindestiya Kurdan hebû. Mesela li salên dawî de karên min bi taybetî derbare Memûzînê Ehmedî Xanî bûn û min dixwast gava ku ez carê yekem hatime Kurdistanê min dixwast lêkolînê derbare Memûzînê bikim û derbare ziman û helbesta Ehmedî Xanî. Lê li wê wextê de Tirkiye de qedexe bû, memnû bû. Yani ji ber ku ew bindestî û qedexekirina welatên Ereb, welatên wekî Tirkiye û Îran hebû, ava bûna kurdnasiya akademîk de Ewropa jî nemûmkin bû. û ew bindestî hebû û tiştekî giştî jî hebû em dikarin bibêjin welatparêziya metodolojîk. Mesela eger welatekî resmî heye wekî Tirkiye
زمانی رسمیه ترکی تی دیتن و تی لیکولین کرن و جبوی حتی ایرو institutionalize کرنا کردناسیه دا اوروپا دا براستی کم هیا مخابن لێ کوردناسی ji salê bîstan hete heştê li Rojava û Yekêtî Sovyet jî te dizanî awa bû. Çima meselen wesa dibînî ke Kurd nayete naskirin li Rojava? بله طبعا في وقت مشترك هبو يعني شرع السار the Cold War جبوي كردناسيا سوفيت د روجافا اوروبا د نهات يديتم وكي تشتكي وكي زمان ناسي وكي فيلولوجيا رسمي وكي ايديولوجيا ماركسيست هات يديتم لتشتكي دين هبو للعراق لسوريا لتركيا جي قالك كورت ويك لكولينين كردناسيا سوفيت نسكرنا وقالك باندورا رجلات ناسيا وكردناسيا سوفيت دا أراك دي هبو مثلا بروفيسور أزلين رسول وبروفيسور معروف خزندار خوان نموان ليكتيا سوفيت بو وباندورا جبو لكولين وانين داوي جاوك بروفيسور in بغداد ودا دكورا كرديجي وكورا أكاديميك د بغداد بون باندورا كردناسيا سوفيت لور جالك مزنبو وجبوي ويكي بغوتيا باندورا رجلات ناسيا سوفيت جبو همو جالك جرينجا و از دخوازم كو ديروكا كردناسيا سوفيتشي بيت الناس بكن بتایبەتی مەسەلەن ئەم ئەگەر بەهەڤڕا بەحسا هۆڵەندایە بکەین وڵاتێ تا مەسەڵەن تە دەزانی کوردێن دیاسپۆرا گەلێکی لە ڕۆژئاوا و بتایبەت لە وڵاتێ جەنابەتە ژی هەیە باندۆرێ وان چ بوویە لەسەر ناسکردنا کووردا وەکی نەتەوە وەکی ملەت وەکی جوگرافیا وەکی وڵات بله د هولندا قالك مهاجرين كرد هبون لمركز روشنبيري وكردناسي عند أوروبا دا دياسبورا كردي دا بتابتي دا باريس تدبون ويكون جي بكي زانن انستيتيو كرديا باريس هبو ولسويدجي قالك نفسكارين كرد لسويدي بون وبالكاريا حكومة فرنسي وحكومة سويدي وان دكاري هدي روشنبير وزمان ويجيا كردي أوابكن مثلا مامست فراجي دسويدي كاركريا دسويدي بشكي كردي دزانينجها أبسالا هبو ومخابند هولندا دا زانينجها مدى تنه بشكي إيران ناسي هبو وكرد ناسي تنبو ودسالين نود دا مدخواست بشكي كردولوجي كرد ناسي أوابكن لمخابن لوي وقتجي ممكن نبو وإيرو خرابتره يعني إيرو ده هولندا ده هيج بروفيسور زمانه فارسي جبوا إيران ناسي هيج تنن بله دست خوش فاطمه خان خوده دل من پر تنگ بو برسوه مامستا پر واقعیه لی پرس اوه چما وصایا ملتکی خودان دیروک ملتکی خودان بشکی مزن ج روشهلاتی ناوین وصايا نايتا ناسكرن باندور چنه هوكار چنه سياسينا يان كم ترخميو نا آمادية كردا بوخو براستي اف برسكي گرنگا لي از باورم اف همو جوان و ام همو راستي دزانن بگو كردستان داگر كريه نخودی ولاتکی آزادن نخودی دولتکینا نخودی سازیانا لباشور کردستان زانینگه هنا کو ام دکارن وی پلاتفورمی دا بحثا وی پروبلمی بکن روجاوا هیوی دکم گو ری بهتر آوا ببن بس مایکل جی گوت کسی خودی دولت دکارن و کارا بکن و تمثیلیت آوی هبه ناف جیهانه مثلا ما أزوج شاعرم هيجي أزوج شاعرك
نویسکارا برخودانه دبینم جبو چه؟ جبو که هینجی ام شعر دنویسینن جبو هبونا مهبه جبو زمانه مهبه جبو پیوا مهبه جبو کلتور و ناسنامه مهبه ام قوناغه که دجوار ده هین بحثا ویجیا برخودانت کن نه وەکی هەموو ملەتی کو ئەم ئەدەبیاتی و لێکۆلینە بە ئاوایەکی ڕسمی فەرمی ناونەتەوەی ناوجیهانی ڤیا بکەن ئەم نەخۆدی وێ سازینە هەر یەکژمە تەمسیلیەتا بێتکن بەس نەسازی نەهەبوونا دەولەتەکێ کێماسی وەکی کورد کو ئەم بفکرن باشە ئەم پێشی وێ ڕاستی قبول بکەن کو ئەم وڵاتێکی داگیرکرینە بەس پاشی ئەڤ ناوی واتەیەک و ئەمێ ڕازن ئێدی پرساتە ئەڤە باشە ئەم وەک کورد دەوێ ئەم چی بکەن لێ ئەڤە نەپرسێکی ڕاز دەبێژی جەوهەری ئاریشە مەسەلا سیاسیە لێ ئەس بەحسا وی دەکەم کە هەندێک تشت هەنە نەسیاسی ئەبستراکتن مەسەلەن مامۆستا لە ڕۆژئاوا و بتایبەت لە وڵاتێکی وەکو هۆڵندا مەسەلەن بەحسا نەناسینە کوردا دەکا مەسەلەن تەدکاری بە سینەما دەتکاری بە ریسێرچ تەدکاری بە هونەر تەدکاری بە کارکردن ناو ماسمیدیایە ڕۆژئاواژیدا وجودێ خۆ ئیسپات بکەی دەنگێ خۆ بڵند بکەی نەوەسایە وایە ئەڤە نەکەم تەرخەمیەمەیە ئەم ئیرۆ نەمحتاجی ئەڤین بێژین ئەم هەین حەمیە دنیا دەزانێ ئەم هەین جوگرافیایە مە هەیە لێدان پێدا نان نینە وایە ئەو بەشێکێک و ئەس ئاخویم وەک کوردێکە باکوور بەلێ ئەس دکارم وان بێژم و ڕاستیەک لەسەر و ئەم دبیننش دەرەوە ڕۆلێک کەسان هەیە کەس هەنە لە ئەوروپاژی کەسێن کارکردە کەسێک کار دەکەن ناوی کوردایەتی لەسەر هوەرێ لەسەر لێکۆلینە ئەڤ هەنە بەس بیا من ئەم مژارێن ئێدی وەکی مەسەلەن بێژن لە باشوور سازیên me hene em çi qas dikarin temsiliyetê em giraniyê bidin ser va xebata ev pirsa mesela cudabûna siyasî ew jî meseleke siyasî ku li êra em çi qas hêza xwe didin kultûr û lêkolîn û karên akademîk ji bo ku li cîhanê hêla kulturî û nasnameyê werin naskirin بیا من ev jî meselekî siyasî ye ev siyasetmedarên me partiyên me yek û derfet heye divê em rê li van tişta vekin em giraniyê bidin em kar bikin ser wekî ez hêvî me îro belkî hejmareke biçûk ji Kurdistanê li êra bes em hemû ciwanin ev hemû hêvî ne ez wisa bawerim ku ev ê bêhtir rê nîşan bidin rê bibînin rêbaza bibînin êdî ev karê کارێکی هەفبەشیە هەموو جوانێ ئی کوردستانەیە بەخێراتی و دەست خۆش دەخوازم دکتۆر ماری پرسێکی دیژی ببوورە یعنی بابە سۆرانی بێژم ئەتوانین لە دنیای هۆشمەندی زیرەک و دنیای دیجیتاڵی و دنیای ئەنتەرنێت چه سوودێک ببینین چیتر سیستەمکارە سیاسیەکان ناتوانن دەنگی نەتەوە داگیرکراوەکان وەکو پێشوو کپ بکەن خەفەی بکەن ئەمە چه دەرفەتێکی تازەیە بۆ کورد هاتۆتە پێشە کە بێتەوە سەر شانۆی جیهان Thank you so much for this question, سپاس بۆ ئەم پرسیارە و سپاس بۆی کە بێگومانە مەکۆبوونەوەیەکی گردونوویەکی زۆر باشە هەندێک جار دەڵێن چی بکەین و بێگومان ئەمە بابەتێکە دەبێت ئەم پرسیارە بکەین و زۆر جار دەڵێن کە ئێمە ناتوانین چی بکەین پرسێک نییە بێگومە پرسێک نییە بەڵام ئەگەر ئەو پرسیارە بکەین ئێمە چی بکەین و بۆکو پرسیارێکی ڕاستەقینە پرسیارەکە بکەین ئەو کاتە دەتوانین شتێک بدۆزینەوە و لەم چوارچێوەیەدا بتوانین شتێکی ڕاستەقینە بدۆزینەوە و دەتوانین کاری زۆر گەورە بکەین
یەکێک لە کارە گەورەکان کە لە زانکۆدا دەیکێن بریتە لەوەی کە لەکوێ هێزەکە بدۆزینەوە و چۆن دەتوانین جێبەجێ بکەین وەکو وەرگێڕ وەکو لێکۆڵەر چۆن دەتوانین ئەم کارانە بکەین کاتێک ئێمە بیر لە وەڵامەکان دەکەینەوە ئەوە بێگومان ئەمە دەبێتە هەنگاوێک ببێتە بە فەرمانێک بۆ ئەوەی کە ئەو کارە بکەین با هەنگاو بنین دەتوانین کار بکەین و دەتوانین شت بکەین ئەمە ئەو جیهانەیە کە دەمانەوە that the digital world is open to those who feed it data, and you have control over who feeds the AI data. It's the one world in which the control is decentralized. جیهانێک کە تێیدا ناوەندی نەبێت. وەڵامەکەت سەرنجڕاکێش و دڵنشین بوو. بەسە قەوبم. خوانەکە. ئەوە پیور سلێمانیانە بوو بە ساقەو بووم دکتۆر بیلال جەنابی سەرۆکی زانکۆی ئەمریکی ببوورە وەکو خانەخوێ درەنگ هاتم ماڵی خۆت سپاسە دەکەم هەڵبەتە جارێکی ترێڵەمەوە ماندوو نەبن بۆ کار و چالاکیەکانتان بۆ کورد و کوردستان پێش ئەوەی پرسیاری سیاسی یا هەر جۆرەکەت لێ بکەم بەر لە ناوبڕەکە کاتێکت ئێمە وەکو سەرۆکی زانکۆ باسێک لەم چالاکیە گرنگە بکەی چونکە سبەی بەیانی کە لە خەو ڕادەبین ئیتر ئێرە ماشەڵڵا جمەی دێ و هەموو ساڵە زانکۆی ئەمریکی جوڵەیەکی معریفیە خاتە سلێمانیەوە سپاس دەکەم بە شانازیەوە کاگڕنج ماڵی خۆتە یاخوا بەخێربەی سەلامەت بە خێراتنی ڕووداوەکەین بە خێراتنیم هەموو گەنجە جوانەکەینیم شەو هاتوون دیداری کوردناسی وەکو جناویشت بە لوتفەوە ئاماژەت پێکرد کارێکی تازەیە خزمەتی بواری کوردناسیەکە ئێمە لە زانکۆ و بە تایبەتی لە کەشکۆڵ کە سنتەری کللتوری ناو زانکۆکەیە ئێمە کۆمەڵێک سنتەری لە کۆڵینەوەمان هەیە ئیشی جوانەکەن لە وەرگێڕان لە ئەرشیفکردن و لە پێگەیاندنی نەوەیەکی نوێ لە کوردناسان کەڵێن پێگەیاندن واتە لێرە خوێندویانە بە کەلۆرۆسان لێرە خوێندووە لەم سیستەم ئەمریکی کەوا فێرتەکە بیرکەیتەوە فێرتەکە پرسیار بکەیت پاشان ڕێنوێنیان بۆ کراوە کەوا چۆن لە وڵاتایی ئەمریکا و ئەوروپا بچن ماستەر و دکتۆرا بخوێنن پاشان پەرچەمی کوردناسی لە گەورە توێژەرانی وەکو مایکل و ئێد و میوانەکانی بەیانی وەربگرنەوە و بێتەوە دەستی کورد و بێتەوە ناو کوردستان و بێتەوە ناو زانکۆی ئەمریکی و دیداری کوردناسی بێتە ئەو پلتفۆرمەی کە هەم ئەم حیوارە ئەم دیدارە دروستەکە و هەم ئەم ڕادستکردنە لە جیلێکەوە لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی نوێی کوردناسی کە خۆی کوردە و کوردی ئەزانێ و لەوە ئەچێ ئەو پاوەڕ و دەسەڵاتەی کە مەریخان باسی کرد بەکاربێنێ بڵێ من خۆم ئەتوانم بە زمانی خۆم بە عەقڵی خۆم بە هەوی کوردی خۆم بە چاوی خۆم باسی خۆم بکەم نەک تەنها پەنابەرم بۆ سەرچاوی بیانی یاخود من بچم ئینگلیزی و ئەڵمانی و زمانی بیانی تەرجەمە بکەم ئەمە فکرەی دیدارەکەیە وەکو ڕوئیەیەکەوە هەمانە هەڵبەتە دیداری سلێمانیش بە هەمان شێوە حیواری سیاسی و جیۆسیاسی کە جاران لە تاران و لەندەن و واشنگتن و بۆ قاهیرە دەبوو هێنامانەوە کوردستان ئەمەش هەنگاوێکە بۆ ئاراستەی ئەمە بەڕاستی ئەم کۆنفرانسا زیاتر زانخوازیە بەڵام لەبەروی کە پرسەکە پرسی کووردە ئاریشەکە کووردە تەوەرەکە کووردە باسا جەوهریەکە کووردە ناتوانین لە مەسەلە سیاسیەکان خۆمان لابین بۆیە دوای ئەم ناوبڕە ئەمەوێ ئەم گەنجانە ئەم کچ و کوڕانە شایانی ڕێزن پشکدار و بەشداریان بکەین لە گفتوگۆکەمان پاش ناوبڕێک بینەرانی بەڕێز ڕوودا و ئەگەڕێتەوە سلەیمانی و لەگەڵ ئەم گەنجانە ئەمەوێ ئەمان دیالۆگ بکەن لەگەڵ میوانەکان و من زیاتر ڕۆڵی کۆڕگەڕ و بەڕێوەبەرێک ببینم ئێستا دێنەوە
بەڵە بەڕزان سڵاوتان لە بێجارێکتر خۆشحاڵم بە دیدارتان شاد دەبمەوە لە شاری سلێمانیەوە. بەڕاستی هێدی ویستم پوختەی قسەکان وەربگرم بۆ ئەوەی کە بچمە لای ڕووناکبیری خۆشەویست و ناسرا و مامۆستا فەرات شاکەلی بۆ ئەوەی کە لەسەر قسەی ئەوان ڕای جەنابەت بزانم و بناسم. زۆر دەمێکە عمرێکە دەست و پەنجە لەگەڵ خەم و پرسی کورد ناڵم نەرمەکی بەڵکو و زبرت کردووە، چونکە مەسەلێکی خەمهێن و برینکولێنە. چه هەستێکت هەیە کە زمان ناسێکی خۆراوایی سینەماکارێکی ئەمریکی ڕاستگۆیانە لە ناو باشووری کوردستانەوە حەقیقەتێکی تاڵمان پێ دەڵێن کە دەڵێن کوردناسی وەک پێویست نەپەڕیوەتەوە دەرەوەی جوگرافیای خۆتان. شتێکی باشە، بەڵام بۆ مەرجەی کە خەڵک بتوانێت بە هەموو شێوەیەک دیتنەکانی خۆی دەرببڕێ. ئێمە کە باسی کوردناسیەکەن جارە هەر وشەی کوردناسی خۆی علمێکی کۆنە، شتێکی تازە نییە، بەشێکە لە ڕۆژهەڵات ناسی ئۆرێنتالیزم با بڵێن. ئۆرێنتالیزمیش ئێستا ناونیشانی کتێبێکی ئیدوارد سەعیدە، هەموو کەس دەزانێت تیۆری ئیدوارد سەعید لەو بارەوە چییە. ئەلبەتە من تیۆری ئیدوارد سەعید بە باش دەزانم، ڕاستە. کورد ناسی و ڕۆژهەڵات ناسی ئەگەر بە جملەیەک کورتی بکەنەوە ینی علمی جاسووسی، هیچ شتێکی تر نییە. ئەمجا بەڵام ئێمە ناتوانین کوردناسەکان بە جاسووس هەموو بە جاسووس دابنڕێن. هەیە کە ئینسانی باشە، میلەتانی خۆشەوێ دەیەوێت کاری بکە، بەڵام هەشە ڕایان سپاردۆ بۆی بێت لە وڵاتانە کۆ بکاتەوە. لەبیرت نەچێ یەکەمین هەڵمەتی ڕۆژئاوا کە هاتە ڕۆژهەڵات ناپلیۆن بوو، هاتە میسر، لەگەڵ خۆیان زەویناسی هێنابوو، زمانناسی هێنابوو، ئەوانە خۆشەڕکەر نەبوون، بەڵام بۆچی هێنابوونی؟ بۆ ئەوەی میسر بناسێ. هەروەها ڕۆژهەڵات ناسەکان لە 1970ەکانە لە 1970ەکانە هاتوونەتە کوردستان، بە کوردستانە ڕۆیشتون، شتیان نووسی و من بەشی زۆریم خوێندێتەوە، بە ئینگلیزی بڵاوێن کردەوە. ئەمریکی هاتووە لە هاکاری ژیاوە، 10 ساڵ لە هاکاری ژیاوە. ئەوانە هەمووی لە تاریخی کووردا هەیە، بەڵام ئێمە لەبەر ئەوەی میلەتێکین ئەوەندەمان غەدر لێ کراوە، ئەوەندە زوڵم زۆر لە کورد کراوە، جنێویشمان پێ بدەن هەر پێمان خۆشە، هەر بۆ ئەوی نامان بێنن. ئەمە تەبەن دیاردەیەکی باش نییە، لای میلەتانی تروان نییە. ئێمە دەبێت لەوە تێ بگەین ئەم کێشەیە کە کورد هەیەتی لەگەڵ ڕۆژهەڵات ناسی ئەڵێ، لەگەڵ کوردناسی ئەڵێ، کێشەیەکی سیاسیە لە بنەڕەتە. هاتنی ڕۆژهەڵات ناسەکان بۆ ئەم ناوچەیە یا کوردناسەکان بۆ ئەم ناوچەیە بۆ ئامانجێکی سیاسی بووە، هیچ گومان لەوەدا نییە کە بۆ ئامانجێکی سیاسی هاتوون. ئێستاش هەرەوە ئامانجە سیاسی ماوە. پێما تۆ لە قسەکان تا جەنابەت شتێکت باز کرد کە بۆچی با بڵێن ئەیخەنە قاڵیبی سیاسەتەوە و شەرت نییە هەروە بەیانی با بڵێن ئەکرێ بە شێوەی تریش بێ، بەڵام ئێستاش مەسەلەی کورد مەسەلەیەکی سیاسیە، لا ناکرێتەوە لە کورد. ڕاستەکەی مەسەلە کورد بێهێزە، ئەوەشت پێبیر نەچێت دابەشبوونی کوردستان بۆ خۆی بەرهەمی هەر دابەشبوونی کوردستان بۆ خۆی بەشێکە لە سیاسەتی ئەوروپا و ڕۆژاوا. کێ کوردستانی دابش کرد؟ بۆ کورد نەبوو، ئابێ کوردیستی وڵاتی خۆی دابشکە، ئینگلتەرا و فەرەنسا بوو و ڕۆژاوای دیکەش هەمووی لەگەڵی بوو، کەس دژی ئەوە نەبوو. ئێستاش کەس دژی ئەوە نییە کە ئێمە باس ئەکرێن یای نەکرێن، دیسان مەسەلەیەکی سیاسیە، بەڵام کە بەو شێوەی کە ئێمە دەمانەوێت مەسەلەی کورد بچێتە پێشەوە ناکرێ و باس ناکرێ، ئەو معادلەیە ئەو هاوکێشەیە هەر ماوەتەوە. کۆمەڵە دەوڵەت وڵاتی ئەمەی داگیر کردووە، ڕۆژ ئاوا دەستبەرداری ئەو دەوڵەتانە نابێت، دەستبەرداری ئێران و تورکیا و عێراق و سووریا نابێت لە بەرخاتری کورد. لەبەرەوە مەسەلەی کورد مەسەلەیە کە ڕۆژێک بەکەڵکیان بێت لای لێکەن و سەڵاوێکی لێکەن، ڕۆژێک بەکەڵکیان نێت هیچ بەجێ هێڵونەتەوە. من خۆم 74-75 پێشمەرگە بووم
ئەوەی کە بەداخەوە بەسەد ناو پێوترە بەڵام با بڵێن هەرسی شۆڕشم بینی بە پێشمەرگاتی بینیم چۆن ئێران و ئەمریکا کوردیان بەجێهێشت کوردیان دەرمان گورگان خوارد کرد تەسلیمی سەدام حوسێنان کرد بەڵام خەڵک ئەوەی لەبیر چووەوە ئێستا لەبەرەوە من ناڵێم دژمنایەتیان بکەین بەڵام دۆستایەتیش بکەین ئەبێ زۆر بە ئاگایی هۆ بکەین بزانین ڕۆژاوا لەگەڵ ئێمە ڕاستگۆ نییە هەر عینێ قسەیەکە ئێدوار سعیدەی کات منیش دووبارەیەکەمەوە ڕاستە ئەوە علمێک بۆ ناسینێمە ئەو جا ئەگەر ئیجازەم بدەیت کوردناسی لەکوێوە دەسی پێ کردووە ڕێک وەکو کوردناسی جاسوسەکانی ئینگلتەرە دەسیان پێ کرد سۆنە مێجەر سۆن بوو ئەدمۆنس بوو و هەندێکشی دواتر ئەمانە هەمووی جاسوسی هێنی ئینگلتەرا بوون هاتن کوردستان بناسن تۆ سۆن بیرۆوەەکانی سۆن بخوێنەرەوە جابجانە چۆن بە ناوی بازرگانێکی خەڵکی شیراز هاتووە بۆ کوردستان چۆتە ماڵی وەسمان پاشای جااف ئەنوە زانیاری کۆ کردێتەوە بۆی هەر ئەو مێجەرسۆنا کە وەکو تاجر بازرگان هاتوۆتە هەڵەبجا دوای 12 ساڵ کرا بە مستەشاری شێخ مەحموود ئەمری بەسەر شێخ مەحمووا کرد شێخ مەحموودی پێوت کەواتە من ئەمە مستەشار تۆ ببرە پاشا تا ئەو ڕادەیە دەسەڵاتی هەبوو لە کوردستان بازرگانێکی ئێرانی تەبەندڕۆی دەکرد چۆن یەکسەر بوو بە مستەشاری ئەوەی کە بە ناوی ئینگلیزەوە حکوم کار لە سلێمانی ئەدمۆنسیش خۆ دیارە ئەدمۆنس هەموو کەس ئەگەر شتەکانی خوێندبێتەوە ناشی شارێتەوە ئیش و کاریار ئەوە بووە ئەمە بە گشتی دیتنی منە لەبارەی کوردۆلۆگی کوردناسیەوە لەبەرەوە کوردناسی ئێستا وەکو علم پێویست ناکە کورد بەوەی خۆشی هەر بڵێ کوردناسی ئێمە لە کۆڵینەوە ئەەکەین لەبارەی کوردستانەوە لە چاوی خۆمانەوە ئەبێ بیخوێنینەوە لە چاوی لە بەعقلی خۆمان کوردستان ببینین نەک بەوەی کە مۆدلێکی حاضر هێنراودایە ناو لە بەردەست ئێمەیە ئەو ناشارەزاییەی ئیشکارت کێشت ئاریشەت لەگەڵ ناونیشان و تایتڵەکە هەیە یان کۆنسەپتەکە چونکە ئەگەر کوردناسی ئێستا وەکو زانستێک یا ڕۆژهەڵات ناسی ئێران ناسی تورکناسی کوردۆلۆجی تورکۆلۆجی ئیشکات لەگەڵ کۆنسەپتەکە هەیە یان تایتڵەکە چونکە ئەو قسانەی کە جەنابەت فەرمووت لە ڕووی مێژوویەوە ڕاستی تاڵی حاشا لێنەکراوی تێدایە بەڵام پێرسکۆکس لۆرانس ئەدمۆنس هەموو ئەمانە ئەو حاکمە سیاسیانەی ئینگلیس کە ئەو ڕۆژگارە لە دابشکردنی میراتی عوسمانلیا ڕۆڵیان هەبووە بڕیاریەک لە کەرەوەی لەناو لەسەر چارەنووسی گەلانداوە بەڕاستی هەندێک گەل کە بەشی زۆرتری بچڕیوە پەیوەندی بۆەوە بە حزوری خۆشیەوە نەبووە هەبووە شەڕی پشکی خۆی کردووە ئەمانە وەکو بەریتانیا وەکو ئێرانی کۆن وەکو شاهنشای یابان ئەمانە دەوڵەتی خۆکردی مێژووکرد نین ئەمانە پیانەڵەن دەوڵەتی ڕاستەهێڵ ئایا بۆ عەرەب بۆ هەندێک گوندی عەرەبی توانیان ناسنامەی دەوڵەت وەربگرن خۆیان دەستیان نەبوو لە گرتنی لایەکی ڕاستەهێڵەکە ئێمە خۆمان لەکوێدا بووین دوێنێ ئەمڕۆ لەکوێداین ئەگەر بە دیدێکی ڕەخنەی سەیری نائامادەی خۆمان بکەین چییە فەرموویت؟ ئەوە من لەگەڵتم و ڕاستە یعنی ئێمە هەموو جار نابێت گلەیی لەوان بکەین ئەوان وان تەبیعەتیان وایە و تەواو ینی ئامانجەکانیان ئەوەی بیشارنەوە نەیشارنەوە بەڵام خەڵکی سیاست ئەوەیە سیاست وایە ئەم دیدە ئەخلاقیەی نییە کە من لەگەڵەوە نیم بڵێن سیاست وایە سیاست نابێ وابێ نابێ بەس هاتووە کە وایە ئێمە چی بکەین ینی دەسەڵا من دروستم نەکردەوە من دروستم کردایە سیاستێکی بە ئەخلاق دروستە کرد نەک سیاستێکی بێ ئەخلاق بەڵام سیاسەتی ئەمڕۆ بێ ئەخلاقە دوورە لە هەموو ئەخلاقێک و لە هەموو وجدانێکی ئینسانیەوە ئەوە شتێکی ترە بەڵامبینی ئەحمەد شەرع تا دوێنێ یەکتریان ڕاوە ناوەکو پاڵەوان چەپڵەی بۆ لێرە ئێ باشە کە تۆ دنیایەک سیاست ئاوابێ پرسیارەکەی من ئەوەیە من ناڵێم مەسەڵەن خوا نەخواستا طبعاً ئینسان بێ مۆڕاڵی بکە بێ ئیفیکی بکە بەڵام ناچاری تۆش لایەکی گوریسەکە بەلای خۆتا ڕابکێشی حەزەکەم هەندێک شتی نوێت فڕێە ناو باسەکەەوە ئەگەر لوتفکێ توانم ئەو گەنجانە هەندێک دەرگای تازت کردەوە بچمەلان ڕەنگە میوانەکانیش قسەیان هەبێ لەسەر قسەکانی جەنابەت فەرموخانمی بەڕێز ئەگەر تێبینیەکەت هەیە لەسەر پرسەکە قسەت هەیە ئەو مایکەی ئێوەی چێ
قسە بکە فەرموو. ئەوە من بچمە خوارەوە خۆشتر نییە بەرە بەخوا عیبی نییە عیب چۆن ئازادی چۆن دەنگەکەت عیبی نییە. سەرەتا بە خێراتنتانەکەم زۆر خۆشحاڵین کە ئێمە توێژەر و زمان ناسی ئاوا بەتوانە ئەبینی لە شارەکەمان و لە وڵاتەکەمان بەڵام هەنێ پرسیارمان هەبوو کە بەڕاستی بەلای نەک منەوە توان بڵێم بەلای هەموو تاکێکی کوردەوە جێگەی سەرسوورمانە بۆ نمونە تا چ ڕادەیەک زمان ناسەکانمان یان توێژەرەکانمان وێڕای لەوەی کە لە بواری ئەوەی کە کورد بناسێنم بە جیهان لە ڕووی کولتور و لە ڕووی ڕنگ و لە ڕووی هەر هەموو شتێکەوە بەڵام لە پاڵ ئەمەوە تا چەندێک هەوڵیان داوە کە لەگەڵ ئەمەیە ئازاری کوردش بە جیهان بگێن بۆ نمونە پرسی ئەنفال کە 182,000 قوربانیمان هەیە دەیان پرسی وەکو ئەمە بەڵام ئەنفال با بڵین دیارترینیان پرسی هەڵەبجە تا ئێستا نەک ئەوەی کە بە جیهانی بوون نەکراوە ئەسڵان لەلایەن دەوڵەتەکەمان دەوڵەت نەک بڵێم دەوڵەت بەڵام حکوومەتی فیدراڵی کە عێراقە تا ئێستا دانی پێیان نەندراوە کە جینۆسایدە و تەنانەت لە کاتی مەحکەمەکردنی با بڵین سەدامی ئەو سەردەمە ئەو بە سزای یعنی سزاکەی ئەوە نەبوو کە جینۆسایدێکی لەم شێوە بکرێ بەڵکو بۆ چەند هۆکارێکی تر دادگایکردنەکەی کرا کەواتە ئێمە چۆن بتوانی وەکو گەنج وەکو کەسانی ئەکادمی وەکو ئێوە بتوانین ئەم ئازارە بە جیهان بگێنین پرسی جینۆسایدبوونی کورد یعنی بەڕای من لە پاڵ ئەوەی کە کللتور گرینگە زمان گرینگە بەڵام ئەوەش زۆر گرینگە کە ئێمە ئەم جینۆسایدە بە خەڵک بناسێنین. دەست خۆش پێم وایە پرسیارەکەی بۆ جەنابەت زۆر گونجاو بێت لەبەرەوەی بۆ خۆتەزانی جوولەکە سینەما ڕۆڵێکی گەورەی هەبوو فیلمەکانی هۆلیوود ئامادەییان لە ناو ڕۆمانەکاندا چەند دەست لە ڕووی سیاسیەوە پرسەکان بردە پێشەوە ئەوەندە کارە ساتەکانیان لە ڕێی فیلمەوە بۆیە وەڵامت بۆ پرسیاری ئەم کچە زرنگەی کورد چییە؟ بەڵێ پێم وایە کە جیاوازیەکی گەورە لەگەڵ لە بابەتی پرسی کورد ئەوەیە کە زۆر ئاڵۆزە لە بابەتی جۆپۆلیسیە بۆ نمونە من بینیومانە now it's crazy with social media. You know, it's so hard to keep the drumbeat of a story going. And I think we just need more people to come and report on this. But I feel like it's time to move ahead, though. I'm not sure, and this is to take nothing away from the suffering from the genocide, you know, from the Anfal. But I think there's a more positive message to come out of Kurdistan today. And that's what I think is important to continue and promote while not forgetting the past. I don't know if I answered your question, but وەڵامی پرسیارەکەت دایەوە سوپاس دەکەم هەر بژیت با بزانین ئەم گەنجە پرسیاری بۆ کامتانە. سەرەتا سڵاو بەخێر بن بۆ زابەکەی ئەمریکی گەورەتان کردین من نام شادە خوێندکاری بە شیاسەم لە زانکۆی ئەمریکی پرسیار من کۆمنتێکم هەیە پێ خۆشحاڵم یەکێک لەم بەڕێزانە لەسەر و کۆمنتی من قسە بکەن باسی فەڵەستینت کرد لە سەرەتای دەستپێکردنی بەرنامەکەیە فەڵەستین یەک وڵات دوژمنداریەکەت ئیسرائیلە 22 برای هەیە کە وڵاتانی عەرەبین وەسیحە وڵاتیکە ئیسلامیش پشتگیریەکەن کورد 4 وڵات دوژمنداریەکات و سەرەڕای ئەوەی کە 4 وڵات دوژمنداریەکات برایەکی نییە بێ پشتگیری بکات دەستی بگرێ یاریمەتی بات و دکتۆر فەرهاد قسەیەکی زۆر جوانی کرد کە ڕۆژئاوا دۆستی ئێمە نیە ئەگە باسی دۆستایەتیەکەین لەبەرەوەی ڕۆژئاوا بۆ کێمەی دابەش کردووە بەڵام من لەسەرەوەی باسی کۆمنتێکی دۆناڵد ترامپەکەم کە دوێنێ لە یوئێنە کە هاتووە قساکە باسی کوردەکەڵێت کورد لە بەرامبەر عێراق شەڕی نەکردووە من وتومە بۆیە یارمەتی کوردنام
لەبەرەوەیش نایە شەڕکات ئێمە بۆچی یارمەتیان بن ئەمریکا کورد بە هاوبەشی خۆی نابێنە باوپەیمانی خۆی نابینە بۆچی ئێمە لەناو کوردە لەناو سەرکردایەتی کووردا بەرەیەکی کە نادۆزنەوانە یاخود خۆیان هەوڵنان کە کوردستان بناسێن وەک کۆمەتیکە شمەیە کاغرنج کەیسی فەڵەستینی لە ڕۆژئاوایە لە غەربە ملیارەها دۆلاری بۆ سەرفەکرد لە زانکۆکانە لە ڕێی میدیاوانێ کوردستان ئەمەی نییە کوردستان کەس نییە بێت پارەی بۆ سەرف کە یارمەتیکە لە ناو موسسەکانە زۆر سپاس کەواتە ڕۆڵی لۆبیکردن لە گۆڕینی ڕای وڵاتان زۆر گرنگە بەڵێ و یەک شتیکەش کورد دژمندارێکی زۆریە کرێت لە ئاستی هەرێمایەتیانە لە ناو پەرلەمانی عێراق ئامادەنین بڵێن هەرێمی کوردستان بڵێن شیمالی عێراق یەکێک دێتە ئێرە ئەڵێ شیمالی عێراق بەرپرسی تورکیاتە هەرێمی کوردستان ئامادەنە بڵێ کوردستان ئەڵێ هەرێمی کوردی لە باکووری عێراق بەڕاستی کوردستان دژمندارێکی زۆر زیاترێک لەلایەن فەڵەستینەوە و پێم وایە ئەوەش وەڵام پرسیارەکەیەوە بۆچی فەڵەستینەوە بەرەو دەوڵەت بوونەوە کوردستانیش وەستاوە زۆر سپاس بەڕاستی هەستەکەم پەڕۆشی گەنجەکانی زانکۆی ئەمریکی بۆ پرسی کورد مرۆڤ پەرۆشترەکە بەڕاستی سپاس کاکە هەربژیت سپاس بۆ پرسیارەکەت پرسیارەکەی بەکراوەیی بەجێهێشت وتی ئاراستەی هەمویان یەکەم لەسەر قسەکانی ئەم گەنجە ڕات چییە؟ Someone far better than I. کەسێکی زۆر لە من باشتر کە نادادپەروەری لە هەر شوێنێک هەڕەشەیە بۆ دادپەروەری لە هەر شوێنێک جارێکی دیکە پرسیارەکە ئەوەیە کە هێز لەکوێیە و هەروەها چۆن دەتوانی خۆت پێناسە بکەی بە دڵنیاییەوە دەتوانین کە کاریگەری هەر هێزێک کەم بکەینەوە و هەروەها دەتوانین هەر کەسێک بخەینە خراپترین دۆخیەوە پرسیارەکەوەیە پرسیاری داهاتوو چییە؟ یەکێک لەو پرسیارانە کە بە درێژای ئەمێوارەیە گوێم لێ دەبێت ئەوەیەکە چ شتێکە کە پێناسەی کورد دەکات لە نێوخۆ و لە دەرەوە و من جارێکی دیکە دەڵێم من پێم وایە کە ئێوە هێزێکی زیاترتان هەیە لەوەی کە بتوانن پێناسەی خۆتان پێناسە بکەن چوەکو تاک چوەکو گەلەکەتان ئێوە گەلی نالی کوردی سالم خانی و حاجی قادری کۆیی و چەندین کەسی دیکە کە من بەڕاستی ناتوانم خۆن بەوە بینم کە ناویان بێنم پێش ئەوەی کە خۆتان کەم بکەنەوە وەسنووردار بکەن لەوەی کە تەنیا مینەتیتان بینیوە بیر لەوە بکەنەوە کە ئێوە بەڕاستی چەندە گەورن بەڵێ ئێوە ڕاستە ڕوبەڕووی مینەتی گەورە بوونەتەوە ڕاستە بەڕاستی دەبێت سەرنجێکی زیاتر بخرێتە سەر مینەتەکەتان بەڵام لە هەمان کاتیشدا ئێوە کاری گەورەتان کردووە و هەروەها هەماشت بە فەڵەستینیەکانیش ڕاستە گەنجە نازانم چۆن بیڵم بەڵام هەندێک جار لە زمان زۆرتر دڵ قساکە ڕاست هەستە نەکرد ئەم گەنجە ئەوەندەی دڵی قسەی کرد وشە قسەی نەکرد زمان قسەی نەکرد و بەشێکی گەورەش لە ڕاستیەکان بە لۆجیکی خۆی یاخەنەوە یا ئەو لۆجیکەی کە زانکۆی ئەمریکی بۆ گەنجەکانی دروست کردووە گەیشتۆتە زۆر حەقیقەت کە ڕەنگە 70 ساڵەیەک پێی نەگەیشتبێت ڕاستی خاڵێکی ئەوە خوێندنەوەیەکی وردە کە لە دوو حیواری کورتە کاگڕەنج جەنابەت خوێنتەوە من لە قوتابیەکانی خۆمانەوە لە گەنجی ئەم زەمانە جۆرێک لە کوردایەتی ئەبینم جۆرێک لە کوردایەتی هەسپەیەکەم کە ڕنگدانەوەی لە دۆخی سیاسی کوردستانە نییە بە معنایەکی تر ئەم کوردایەتیە و ئەم نیشتیمان پەریوەریە و کوردۆستیەی کەوا لەناو ئەم جیلا هەیە لە ئاوێنەی سیاسی و حکومەتا خۆی نابینێتەوە ئەوەی ئەمانە باسی ئەەکەن لەگەڵەوەی کەوا لایەنە سیاسیەکان و هەڵبژاردنەکانی کوردستانە باسیەکەن بڕاستی بەحرێکی لەبەینایە
ئێمە لێرە یەکێک لە شیعارەکانی ئەم زانکۆیە و شێوازی فێرکردنەوەکەوەیە کە تۆ فێربی چۆن فێربیت و پرسیار لەو شتانە بکەیت کە ئەیان زانیت بۆی کە تۆ هەمیشە ئەگەر قەناعەتە بە شتێک هەبێ بتوانی پرسیار لەو شتە بکەیت کە قەناعەتی لێیەتی یانەوێ ڕێیە گۆڕی یانەوەی ئەزانی بۆچی قەناعەتت بەو شێوەیە وە شتێکی تر مامەستا شاکەلی بەڕاستی ئەوەس ئەو گەنجانەی قسەیان کرد خەریکە یعنی نەک خەریکە و تێگەیشتنە خاڵیە کاتەوە کە ئەوەی کە بە زمانی ناکوردیە خوێنێ دوورەکەوێتەوە لە کوردیانە ئەمان بە ئینگلیزی خوێنویانە بەڵام دڵیان بە کۆڵترە لە حرفی کوردیش تەنانەت کوردی بەڵێ خاتوونی بەڕێز بەخێر بێ خۆت بەخێر بێت بکەم بەڵام قسەکانی دکتۆر ماری زۆر چۆنەڵێ لە دڵما شتێکی جوڵان کە ئێمە وەکو کورد من مناڵ بووم دایم باسییان لەوا کرد ئەبێ کورد بناسێنین بە جیهان ئێستا خۆشببختانە وەکو تۆ وتت کاکڕنج پێویستمان بۆ نییە خۆمان بناسێن بروی هەموو جیهان ئەزانێت کورد کێیە بەڵام کاتی ئەوە هاتووە ئێمە وەکو کورد لەناو خۆمانە تەنها معاناتەکانمان بەبیر خۆمان نەهێنینەوە ئەو شتە ناخۆشانی بەسەرمان هاتووە کە لە ڕۆژی ئێستاشە لە ڕووی سیاسیەوە کە چەندێک دژایەتیمانەکرێوەکو ئەو گەنجە باسی کرد ئەمە واقعەکە بەڵام ئایا ئێمە لەم واقعەوە بجوڵینەوە هەموو جارێ کورد وەکو وابێت وەکو وادانیشین و بڵێن شتێکمان بەدەستەوە بێ بڵێن کەس هێرشمان نەکاتە سەر ڕاستە واقعێکی تاڵ هەیە کە لە ڕابردووە ڕوویا و لە ئێستا شاڕوەیات بەڵام کاتی ئەوە هاتووە کورد ئەو جەوهەرەی کە ئێمە هەمانە لە ڕووی هونەرەوە لە ڕووی کلتورەوە بە بیری خۆمانی بینینەوە لەوەوە بسوڕێنەوانێت کە ئێمەش لە ناو جیهانە دەستمان هەبێت کە بتوانین نەک تەنها معاناتەکانی خۆمان ساڕێژ بکەین بەڵام لە ناو جیهانیشە کورد دەستی هەبێت کە ڕێگایەک پیشانی خەڵکی تریش بین کە چاکسازی بکرێت نەک هەر لە ناو کورد خۆیان جیهانیشە ڕووزانەوە و پیشاندانی داماوی ئەو زمانە کاریگەرێ نییە کە بتانی شتی پێ بەدەست بێنی بەڵکو لەسەر شانۆی ژیان خۆ سەلماندن خۆ چەسپاندن گرنگە لەم سەردەمەدا و پێشمانە ئەو شتانی کە ئێمە ئەتوانین کە فەرهەنگی جیهانی نەک تەنها فەرهەنگی کوردی پێ دەوڵەمەندتر بکەین وەکو کورد زۆر لەوە زیاترمان هەیە وەکو دکتۆر ماوی باسی کرد نالیمان هەیە مەحویمان هەیە کە ئەچیتە قوڵاییەوانە ئەبینیت کە ئێمە چەند دەوڵەمەنین لە ڕووی نەک هەر لە ڕووی کلتوری و هونەریەوە بڵام لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئەو ئەخلاقانی کە ئەو بنەما جەوهەریانی کە ئینسان ناتوانێت پێی بژی نەکرد لە ناو کورد خۆیان بەڵام لە ناو هەموو جیهانیشە بە ئەوە بناسێنین بە خەڵکی کە مەحوی چۆن بیری لە ژیان کردوێتەوانێ نەک تەنها چۆن بیری لە کورد کردوێتەوە و لە دنیای ئێستا شاوەکو باس کرد ئەمە ژیری دەستکرد هەیە لە بەردەستمان ئێستا کاتی ئەوەیە بۆ گەنجی کورد کە بسوڕێتەوانێ بڵێت وەکو باستان کە دکتۆر ماوی قسەکانیم زۆر بەدڵ بوو ئەم شەوە قسەکەم هەموو شتێک ئەیگەڕێنمەوە بۆ بەڵام بەڕاستی ئێمە توانەمان چییە ئەو ینی کاڵیت what's your power بەجددی چیت پێەیە ئەتوانیت کە زیادی بکەین بۆ ژیانی خۆت بۆ چاردەورەکە و بۆ کورد بۆ جیهانیش سپاس بۆ بەشداریت کەیتر قسێکی هەیە فەرموو مامۆستا ببوورە یا من بێم مایکەکەت بۆ بێنم فەرموو ببوورە مایکەکەش دوورە لێت مایکێکی تر لەم بەراوە بزانم بەڵێ بژیت بەخێر بێ مامۆستا من حەزمە کرد دەرفەتەکە بۆ گەنجانمان لێرە بێ بەڵام ڕاستیەکەی بەس خۆتۆش گەنجی زۆر سپاس خۆش کردم زۆر سپاس من حەزمە کرد بکو نوێنەری گەنجان لێرە قسە بکەم چکە من لێرە ئیشمەیەکی ڕاگری کاروباری خوێندکارانە من دایمە حەزەکەم نوێنەرایەتی توانا و تاقەی گەنجەکانی خۆمان بکەم لە شوێنێکە کە بتوانم ئەنجە لێرە حەزەکەم و پرسیارە ینی پێشکەشم بۆ میوانە بەڕێزانی کە لەگەڵ کامیان بە دیاری کراوی حەزەکەم لە ڕاستیەکەی حەزەکەم بە ئام باسیکەم بە تایبەتی بەس ئەوانەی کە بیانین بابا بڵێ میوانە بیانەکانمان کرد لەگەڵمانان ئەوانەی کە بەس ماری پێی ناخۆشە پێی بڵێ بیانی ماری خۆمانە مڵکی خۆمانە ببورن وەکو ئەو تەلەبە خۆشەویستانەی خۆمان کە باسییان کرد زۆر بابەتی گرنگیان هێنایە پێشەوە بەڵام من لێرا وەکو پرسیارێکی پراگماتیکە هێنمە پێشەوە بۆ ئەو بەڕێزانی کە لەگەڵمانە نەمڕۆ ئێمە دائیمە کە باس لە کوردناسیەکەین مێژووی کوردەکەین سیاسەتی کوردەکەین دائیمە باس لەوە ئەکەین کە ئەبێ جیهان بگەێنین بە ئێمە و بێ جیهان تێبگەێنین لە ئێمە
بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئێمە چیمان کردووە Do you hear the translator? I can put it into English for you. بێزەحمەت دەنگی وەرگێڕ ناگاتە کاک ئێتکاشی بەڵێ بەڵێ ئەتوانی بەردەوام بی و دەنگی تۆکەن you can speak English. Okay. بە کوردی تاوێکم پرسیارەکەم و حەزەکەی بە کوردیشەکەم بە ئینگلیزی نانا هەر بە کوردیەکەت بەردەوام بە چاو وەرگێڕان ببورن پرسیارەکەی من بە کورتی ئەوەیە چی کراوە بۆ گەنجانی خۆمان نەک بۆ خەڵکی بیانی بۆی کە لە خۆیان تێبگەن و ئەو نرخەی کوردایەتی خۆیان یعنی بپارێزن و چ مەسئولێتێکیشان هەیە گەنجانی خۆمان کە ئەو ئیشە بۆ خۆیان بسەلمێن و بۆ عالەمیشی بسەلمێن ئەو دوو پرسیارم هەیە کە بتوانن وەڵام بەن و مەمنونتانم هەر بژیت پێم وایە سپاس مامۆستای بەڕێز پێم وایە پرسیارەکەی بە دیاریکراوی ئاراستەی جەنابەت کرد بەشی دووەمی پرسیارەکەی چۆن وەڵام دەدەیتەوە؟ سەرەتا دەمەوێت بڵێم کە ژنانی بێگومان کۆمنتەکانی زۆر سنجڕاکێش بوون و ئەوە هەنگاوێکە بەرەو پێشەوە کاتێک قسەبیر دەکەن کە کاتێک لە ساڵ 1990 هاتمە ئێرە لەگەڵ بارزانی و تاالبانی و هەروەها کاولکاری دوای ئەنفالم بینی دەبین و ئێستا شتێکی جیاواز دەبینین پێشکەوتنێکی گەورە هاتووەتە ئاراوەوە من زۆر جار دەڵێم کە ئەمە یەکێکە لەو شوێنە کەمانەی کە دەبینم پێشکەوتن بەدەست هاتووە ئەوە لە لایەکێکدا کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوا دەردەکەوێت کە خۆی کاول دەکات وە پێم وایە کە ئەوە یەکێکە لە بابەتە زۆر سەرەکیەکان بێگومان دیمەنێکی جیاوازی کوردستان دەبینین کە لە ساڵانی 1920ەوە تاوەکو ئێستا تاوەکو 1990 دەسی پێکردووە تەر قۆناغاکینوەیەکی دەسی پێکردووە دەبینین کە دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و پێم وایە کە دەبێت گەنجەکان دەبێت ئەو پرسیارە بکەن کە چۆن چیرۆکی کورد دەگەێنن و بۆ ئەوی کە بتوانن بیگەێنە دەرەوەی ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە هەمان کاتیشدا لێنە و ڕۆژەڵاتی ناوەڕاستدا و هەروەها چۆن کار دەکەن بۆی کە بتوان کاریگەریتەن هەبێت لە سەرکردەکان بۆی کە هەنگاو بەرەوداهاتوو بنێن یەک ژوان گەنجا گوت ئەم بتەنێ بەحسا مەرگەسات و کارەسات و تراژیدیایان خۆ بکەین یان نوکە کاتی گۆهارتنی گوتار دیسکۆرسێن نۆ هاتیە پێش ji bo xwe nîşandan di dinyayê de. Ez werim ku tiştekî girîng e lê li aynı wextî dîroka Kurdan ji vê dîroka jenosidî gelekî mizintir û dirêjtir e û dîrokekê roşinbîrî jî heye û mesela heta îro di Tirkiyeyê حکومت و مروفین رسمی دبیجن کرد نگلن جبر کو روشنبیر وانتنه شهرستانیا وانتنه زمانی وانجیتنه ویجیا وانجیتنه یعنی نوکی civilization لأن زانن کو ویجیا کوریا کلاسیک شی هبو و ویجیا احمد خانی و خواننا کوریا کلاسیک شی هبو يعني كنت نتني قالكي جندينا قالكي شرسانيجينا وجبوية زوارمكو أجرم مثل دربار وجرندن ويجيا كوديا كلاسيك وكي هالبستم وكي أحمد خاني مخوي نالي فلان أو برشكي جرينجا ونهاجي هنر وفيلم جيجالك جرينجن وبوي أوايم دكارن بيتر تم بدن ديتن كود نتن قالك بندستن قالك رجلاتيجنا ببورا شهرستانيجنا وب ويجا
هنر فيلم فلان كنت بإنجليزي. It's a creative people with a long tradition of arts and culture and خدان بله بله ليه تشتكي ديما مصطبح حسكر يعني براستي شارستانيات قلن خدان شارستانيات دكارن شبكن قلك قلي بندست حنا لأفريقيا لروشالاتي نافينجي مثلا ملتك وكي أمازيغ حمي دنيا دبيجن صدي شستو چارين جزائر بربرن أمازيغن ليه دناف دستور دا حقيوان تنا حمي دنيا دزانه كردستان خاكي كردايا لبروي بدولت نينا كشارستانيت نينا راز دبيجن أحمدي خانية مزن هيا فقية تيران هيا نالي هيا محوي هيا ليه نالي ومحوي كاري خو كردو چو إيرو كردا چبكن أفا أدبا إيرو چوا حضور خو آمادية خو لسر شانوية سياسة دنيايا مثلا أخلاق دناف سياسة دانينا ما مستا شاكلي دا بيجي رازنا بيجي ما مستا أخلاق هي دناف سياسة دا يا هيس هيا چبكن كردا برست إيفاز ببيجم از نسياسة وانم استني كود ناسم اللي بقشتي أمدكرم بيجكو سياسة تشتغي بأخلاقية لهولندا لأمريكا لهم ولات عينة تشتهي اللي از بورم كو دين إيرو دكارن روشن بيرا خوا دين ديتن مثلا نها نفسكارن كوردين نوجين وكي بختير علي وكي محمد أوزون هدي بيتر بنافو دنگدبن و فيلم كردي جي هدي بيتر تين ناسكرن و اوجي تشكي مزنه يعني سوفت باور وكي هارد باور سوفت باور جي هاي و دسلاتي اكاديميك شي هاي يعني ام دكارن بكارن خوا ان اكاديميك شي دومبكن نتن لناف كورد ناسي نتن لناف كورد لوجيله مثلا بشين رجلات نسيدجي د بشين سياسات نسيدجي ومثلا إيرو د أوروبا د جلك بشين دراسات جينوسايد جهانا وجلك دربارة جينوسايد يهودي يعني هولوكاست نويسن جلك دربارة أرمني نويسن دربارة دارفور نويسن د سوداني ده لهذا إيرو زور كيم دربارة أنفال هاتيه نويسندن د بشين د كوفارين دراساتي جينوسايد وزبورم كو الورم دكرن قالك بذكر بكن دفهم نتني لناف كورد ناسي بمينن نتني دناف كوردولوجي بده همو رجلات ناسي ده همو سياسات ناسي ده يعني دكرن كارين برستي أكاديميك بكن و بميثودين أكاديميك مثلا نها قالك ديسكوسيون درباره ديكولونيزيكرن هنا وقالك است دنويسن درباره ديكولونيزيكرن روشا تا أمازيغ د ألجيريا ده وبرشارك مزنا يعني ديكولونيزيكرن كورد ناسي ده چيا چام دكارن كورد ناسي ديكولونيزيبكن برشاني مزنن وغرينغن وام دكارن وها بگفتگویا اکادمیکا گشتیجی پرچه که مزنتر جی ببن. راستا فاطمة درد تجي كمنينة تتزاني برسي زمان جي زمان ناسنامه ما إيرو درفتك فرصتكي باش تشيبويا كردا استفادهكي پر مزن بكن جي جيرين دسكر كردا تشوا دكارن شورشك بوخو تشيبكن دناف شوشة آيبادو موبايلو همي جانرن ديجيتالي دا از دخوازم پیشی خاله که لسروی مجاره بیجم از بخوجی ما مستمع و هر جار خوندکار وی پرسه دکن از لدر وی ولات تجی لسویده
و ez vê dibêjim me xwendekarê Kurd ku wekî van ciwana germin ji bo doza Kurdî tiştek bikin. Kesek dikarê ferqeke mezin bike di jiyanê de. Wekî marî jî got û hevalên din jî gotin, kesek dikarê di qada demokrasî de rên nû veke. Ez zanim di rohlata navîn de rola şexsiyetê kêm e. Ji ber ku demokrasî kêm e, bes mero rêyan vedike. Ne meselê kulturî û em bêjin dîroknasî û lêkolînê din, heta qadê jiyanê ku em dengê xwe bibihîzin, em dengê xwe bilind bikin, bigihînin siyasetmedara, kesek hemû rêbazan dikarin bibînin, em dikarin hewla vê bidin. Yek tiştên din, em her car em bêjin bira xelk bo me çi bikin, em gazinê dikin. Gazin çareseriyê nafirîne. بۆ خۆ چ دەکەی؟ بۆ خۆ چ dikin û em ê çawa bikin. Em dinya ez jî ne siyasetmedarim. Belê em vê hemû zanin, ev ciwan tev ku emrê we pir biçûk hûn zanin, hemû siyaset li ser hêzê ava dibe. Em dikarin hêzê ava bikin, ne tenê siyasetmedar partiyên siyasî Kurdistanê jî çavê me li wan bê. Dengê xwe em ê çawa bigihînin û çawa we biguherînin. Em wek şexs rola me heye, em ji vê bawer bikin. Helbet ne hesaniye, ez nabêjim ji ber ku ez Swêdê têm dikarin bêjin başa civakek demokratîk û amade ye hema biaxivin. Na ne wisa ye. Ez bixwe bo xwendekarê xwe yî Swêdê dibêjim, heke hûn dixwazin tiştekî bikin ji bo Kurdê, ji bo doza xwe, nasnameya xwe, hebûna xwe biparêzin, bixwînin û rêbaza bibînin ji bo xwe hebûna xwe biparêzin û dengê xwe bilind bikin nav civakê heyî. دەست خۆش. دەست خۆشتر. سپاس فەرموو مامۆستا. بەڵێ. مامۆستا فەرهاد باسی ئیدوارد سەعیدت کرد. تێزەکەی ئیدوارد سەعید بووە سەرەتایەک بۆ تەوژمێکی ئەکادیمی و فەرهەنگی لەژێر ناوی دیکۆلۆنالیزیشن، بەتاڵکردنەوەی ڕۆحیەت و سیاسەتی کۆلۆنیال لە فەرهەنگ و لە ئەکادیمیا و لە ئەو بابەتانی کە پێوەستە بە میلەتانەوە. دەنگم نایەت؟ با. دیدارەکەی سبەینێ کە سبەینێ دەست پێ دەکا و سێ ڕۆژە خایێنێت. چاوەڕێ ئەەکەیت دیدارێکی ئاوها چۆن بتوانێت ئەو ڕۆحیەتە کۆلۆنیاڵەی کە ئاماژەت پێکرد لە کوردناسیە هەیە لە مێژوودا، چاوەڕێ ئەەکەیت چۆن ئەم تەوژمە فسکردنەوەی کۆلۆنیال و دژە کۆلۆنیال لە دیدارێکی وەکو سبەینەیە، ینی پێ دوایە چۆن خۆی ئەنوێنێت یا چۆن بتوانێت خۆی بنوێنێ. زۆر سپاس. ناتوانانی مەسەرەی ملەتێکی گەورە هەل بکەیت پێتوانێت بە کۆنفرانسێک هەکرێت، بەڵام ڕەنگە بتوانێت هەنگاوی سەرەتایی دەست پێ بکە ئینسان لەو بارەیەوە. ئەوەی کە دیکۆلۆنالیزیشن کە بزوتنەوەیەک لە دنیا هەیە ڕاستە، بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت کۆلۆنالیزمی کوردستان، ینی ئەوانەی کە کوردستان داگیر کردووە لەگەڵ کۆلۆنالیزمی وڵاتانی دیکە جیاوازە. من لەو کتێبە هینەکەم The Modern Kurdish Short Story لەوێ باسم کردووە، ئەڵێم تەنانەت ئەو وڵاتانەی کە نووسەرەکانیان مەجبورن بە زمانی کۆلۆنیالیستەکان بنووسن، بەڵام کۆتۆلە کوردستانە وا بڵێ ئەڵێ خۆکوا ئێمە ئەوانەی ئێمە داگیر کردو کۆلۆنیالیست نین، چونکە کۆلۆنیالیستە بێ چاوی شین بێ و لەولاوە هاتبێ، لەو دیوی ئاوەکانەوە هاتبێ، ناکرێت عەرەب و تورک و فارس کۆلۆنیالیست بن. ینی مەفهومی هەندێک خەڵکە لەو مەسەلە تێنەگەشتۆ. من بۆ خۆم پێم وایە کۆلۆنیالیستن، هیچ فەرقێکی نییە، ئەم بە عەرەبی قساکە و بە ئینگلیزی قساکە، ڕەنگە فەرقەکە ئەوە بێ. یەک نقطە کە پێم وایە هەم بۆ قسەکەی جەنابەت و هەمیش بۆ کاکڕەنج و ئەو برادەرێش کە قسەی کرد، من پێم وایە ئێمە زۆر تەرکیز با بڵێن جەخت لەسەر شتەکەین دەوڵەتەکان حکوومەت باس بکەین، بەڵام کاکە ڕێگای تر هەیە بۆ کورد. هەر ئەوە نییە ئێمە پێمانە بێ ئەگەر ترامپ تەئیدی ئێمەی نەکردی تر ئێمە لە برسە ئەمرین و گورگەمان ئەوان نییە. ئێمە دەبێت باس لە میلەتانی ڕۆژاوا بکەین. من میلەتانی ئەوروپای ڕۆژاوە جاکەمەوە لەگەڵ حاکمەکانیان ئەوانەی کە حکومانەکەن. من لە سوێد دەژیم، حکوومەتی سوێد چەند بە حیساب وای پێشانەدا کە کوردی خۆشەوێ، بەڵام هەمیشە لەگەڵ سەدام حوسێنە بووە، پارەی داوا بە سەدام حوسێن.
چەکی پێفرۆشتووە 10 ملیۆن مین لغم کە لە کوردستانە هەیە سوێت فرۆشتی بە سەدام حوسێن ئێستاش مناڵی کورد قاچی پێ بڕێت تا گفتوگۆ لەگەڵ میلەتانی ئەوروپا بەڵێ بەرهەمدارترن. ناو ئەوروپا خۆ ئەوانش ئینسانن وەکو من و تۆ ناو ئەوروپایەکانە ناو ئەمریکا کە ئینسانی باش هەیە سانەیەکە هیومانیستە باوەڕی پێەتی باوەڕی بە ئازادی گەلانە خۆیشی شەڕی کردو بۆ ئازادی لە کاتی خۆیان لە ئەمریکا شەڕی ئەهلی نەبووە خۆ لە هەموو وڵاتەکان هەیە ئیسپانیا شەڕی نەبینەوە دژی فاشیزم ئەڵمانیا نەیبینیوە هەموو ئەوانش تەجروبیان هەیە و معناوە نییە ئەگەر ئێمە ئازادیمان نییە بەرامبەر حاکمەکان قسە بکەین میلەتانی ئەوروپا مەجای باشترە ئەمەش هیوادارم لە دیدارەکەدا ئەوە زۆر سەر بکرێت و بێزگەلەوە بەڕاستی قسەیەکی جوانت فەرموو بەداخەوە کە ناتوانین ئەمە بەستەنیا دەستپێکێک بوو بۆ چۆنەڵی سەرەتایەک بۆ قسەکردن لەسەر کۆنفرانسی کوردناسی کە تەنانەت لەسەر چەمکەکە لێرە دیدی جیاوازە هیوادارم سبەینە بتوان ڕێگفتوگۆی قوڵتری لەسەر بکرێ بەڕاستی وەکو مامۆستاوتی کۆلۆنیالیزم بۆ زۆر وڵاتی عەرەبی بۆ نەتەوەی عەرەب بەڕاستی بووە بە خێر و بەرەکات حتا وشەی ئیستعماریان بۆ داناوە بەڕاستیش ئاوادانکەرەوە بووە بەڕاستی ئەوەی کە ناپلیۆن بۆ مصری کردووە ئێستش بەردی بناغی سینەمای مصری سەردەمی ئەوان دانراوە یعنی سەردەمی کۆلۆنیالیزم دانراوە بۆیە ئەوان پێیان و تۆ ئیستعمار واتە ئاوەدانکەرەوە بەڵام بۆ ئێمە داگیرکاری بووە بۆ ئێمە دابەشکردن بووە بۆ ئێمە گوێلێنەگرتن بووە بۆ ئێمە ئەوە بووە ئەم میلەتە هێشتا کامڵ نەبوون با عەرەب فترێ حکمیان بکەن بەڵام چاویان لێیان بێ و دەستی سۆزیان بەسەرا بێنن بەڵام کورد نامرێ کورد ئەمێنێ کورد زیندووە زمانەکەی گەشاکات چونکە ئەوەتانێ لە ناخی ئەو گەنجانیا چۆن چەکەرەی کردووە بەڕاستی یەکی یەک پرسیارتان لە یەکەم وا قسەت هەیە جارێ پێشە مشتە لەسەر من هەر بە حکمیەوەی ساڵانێک لە پێشەوەی بێمەوە ناوزانکۆ لە واشنگتن ئیشم ئەوە بووە کە هەم وەزعی معقدی ناو کوردستان بۆ سانعی قەراری ئەمریکی شەرح بکەم و هەم دۆخی ئەمریکاش کەم تا زۆر لە ڕێی ئەعلامی کوردیەوە من زمانی ها لەگەڵ جەنابتە لە ڕوودا و وەربگێڕین چکە بەڕاستی ئەمریکاناسی خۆی ینی ئێمە تازە بەسراوین بەیەکەوە ئێمە زۆر باسی داماوی گوناحی خۆمانەکەین ئەمە لە پرسیارەکانیشە دەرکەوت لە وەڵامەکانیشە بەڵام ئێمە تەجربەمان هەیە کە خۆمان گونجاندووە تەجربەشمان هەیە کە قوربانی بووین لە جەنگی ساردا تەرەفی سۆڤێتمان گرتووە قازانجمان لێ کردووە زەرەرمان لێ کردووە لە دوای جەنگی ساردەوە کە مەسلەی کاکجەمسەری دروست بوو مەسلەی لیبراڵزم هاتە پێشەوە و مافی مرۆڤ بوو بە یەکێک لە کۆڵەکەکانی سیاسەتی نێودەوڵەتی کورد قازانجی لێ کرد لە 91 و مەسلەی دروستبوونی هەرێمی کوردستان فرسەت وەرگرتن بوو لەو قۆناغە بۆ نمونە بەڵام لە دوای 11 سپتەمبەر کورد جانە بە مرۆییەکەی بەڕاستی ڕۆڵی کەم بوویەوە کورد هات خۆی گونجان بوو بە بەشێک لە شەڕ لە دژی تیرۆر لە ڕێی هێزی پێشمەرگەوە یاخود لە جەنگی داعشە لە ڕۆژاوا بۆ نمونە کورد بەوە هاتە پێشەوە خەڵک بەوە کوردی ناسی پرسیارەکە لێرە ئەوەیە ئیمڕۆ بەرەو کوێ ئەڕوا خوێندنەوەی کورد خوێندنەوەی گەلی کورد خوێندنەوەی شارەزایانی کورد بۆ دۆخی ئێستا چۆنە و لەگەڵ ئەم جەوەی ئێستا چۆن خۆمانە گونجێنین چونکە بتەوێ نەتەوێ یونیتی یان یونیت ئۆف ئەنالیسیس پێوەری معیاری نێودەوڵەتی بریتە لە دەوڵەت جەناب باسی شەرعت کردکەوە لەگەڵ دوێنێ دژمنی ئەمریکا بۆی ڕۆ باوەشی پیاکەن لەبەرەوەی ئەو تازە بۆ بە سەرۆکی وڵاتێک ئێمە لەبەرەوەی وڵاتەکە نییە لەبەرەوەی تۆ ئێمە بە بستەی پێوین و بەڵام سیاسەتی نێودەوڵەتی بە مەترە تۆ هەر لەویاکسە خەلەلێکت بە دروستە بێ مەسەلەی شعرەکەی پەشێ و کە لەگەڵ قەرەچەکە قسە ئەکا ئەڵێ بەس تەماشای ناو لەپم کە خۆ من نامەوێ پێم بڵێ زەنگین دەبم یا هەروالات دەبمە خاوەن تەنیا ئەوەندەم پێ بڵێ تاماوم وەک تۆ دەژیم یاخود دەبمە خاوەن وڵات ئەمە لە خوێنی هەموو کوردەکایە هەڵبەتە جنابیش وەڵامت داوەتەوە بە شعرێک کە ئەڵێ خۆزگە بە قەرەچ ئەخوازی ئای قەرەچ چەند بەختەوەریت چونکە نیشتیمانت نییە تۆز ناکەی دەربەدەریت ئەوە چەپڵەیەکی بەڕاست زۆر سپاس من هیوادارم سبەینە پرسیارە جوانەکانتان لە ئەم میوانانە و میوانەکانی تری کۆنفرانس بکەن
ئاوەدان بێ سلێمانی ئێمەش ئەوانتان کە ناتوانن بینەرانیێژە لە ڕووداوەوە ڕاو سەرنجی ئێوەی هێژایان بۆ دەگوێزینەوە لە کۆتاییشدا دەڵێم با زۆریش سەرزەنشتی خۆمان نەکەین زۆر جاریش لە مێژوودا ئەوەی بۆ ئەوی تر هەڵکەوتووە بۆ ڕاوکەر هەڵ نەکەوتووە دڵنیابن مەرج نییە لەگەڵ دوعای خێر و ڕۆحیان شاد بێ بەڵام مرج نییە عومەر موختار و سعد زەغلول و ئەوانە لە ئیحسان نووری پاشا و لە شێخ سەعیدی پیران و لە شێخ مەحموودی نەمر و لە بارزانی نەمر زیاتر پەرۆشینەتەوەکانیان بن بەڵام زۆر جار ئەوەی کە بۆ نەتەوەکانی ئەوان هەڵکەوتووە بۆ میلەتی کورد هەڵ نەکەوتووە هیوادارم وا بکەین کەشتیەکەی خۆمان بە پێی باکە بگونجێنین ئێمەش هەر چاوەڕێی ئەوە نەبین باکە بمان بە خۆشمان سەوڵمان بەدەست خۆمانەوە بێ و کاتێکی خۆش و ئاوەدان بە زانکۆی ئەمریکی و ئێوەش تەمەند درێژ بن بەخێر بن بۆ کوردستان جارێکی تر سپاس